توبي قريوا أيسر بالجياني فرساني قراني ربنا ويسواني أيسر بالجياني فرساني قراني ربنا ويسواني حفر محمد زيد كل دارس يا Io Emanuele non posiziono, tu scusate, che parlare di questo io sto chiamando. Ta vozi zunaka žeš za domi, šalvi matu yayu ana yawa ken Allah khoshiya. هاوڕێیان هەمووتان بەخێر بێن بەناوی هەر حەوڕێژاو بۆ چاوی یەک بێتەماژەکەین سوپاسمانەکەین دەستخۆشیتان دەکەین سوپاسی ئەم هونەرمەندە خۆشەویستاکەین کە ئەمڕۆ لە خزمەت خاوەنپێدایستە تایبەتەکانان بوون ئێمە جگە لە خۆشەویستی هیچمان نییە پێیان بەخشین بەڵام ئەوان خۆیان سەوزەکانیان گەورەی خۆیان لەبێمە بەخشیوە ئەوە جێی خەڵک و شانازیە بەڕاستی خۆزگە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەندێک شخصی بتوانێت لە ماوەی 20 ساڵ خزمەت بە خاوەنپێدایستی تایبەتەکەدایە لێرەش داوا لە دەوڵەمەند و کەسوکار و ئەوانەی کە ئەتوانن خزمەت بکەن بتوانن خزمەت بە خاوەنپێدایستی تایبەتەکان بکەن من نامەیە بە وشەکانم نیگەرانتان بکەم بەڵام دڵنیاتان دەکەمەوە ئەگەر ئەم کەمپینە سەر نەگرێ هەزاران ماڵی خاوەنپێدایستی تایبەت ئەم جەژنە سفرەیان بەتاڵە بێت بۆیە لەم خۆشەویستی و هونەرمەندەکاناتون دووبارە بەناوی هەر حەوڕێخراوەکەوە چاوتان ماتەکەین بەخێر بێن سەر چاومان ئێوە گەورەتان کردین ئێمە هەمیشە بە ئێوە جوانین هەمووشمان پێ بۆ جوانی بەڕاستی سواز ئێوە زۆر کات کە هونەرمەندە میلیەکان لە هەر جایەک ئامادە بین پێمان ئەمەن باشە بۆ هەموو شتێک بە گۆرانی چارەسەرەکەن ئێمە ئەمانەیە ئەو حکوومەتە بەڕاستی وا لێ بکەین چۆن ئەو هەموو خەماکە دەدڵمانەوە بە گۆرانی تووشی شۆکی بکەین بەس بە گۆرانی جوابینەوە ئێمە ئەمانەیە ئەو دەسەڵاتە شەڕبەزار بکەین کە نانی
کەمەندامان و خاڵپێداویستی تایبەت دەبڕێت کە قوتیان بەڕاستی ئێمە بەس هونەرمان پێ بەشەکەمیکەین بەڵام حکومەت زۆری پێیە پارێنەرێکی پێیە بودجەی پێیە بودجەی پێیە بۆ لێوە یەکرێت ئێمە هونەرمان هیوادارم توانین کەوا ئەوەی کە پێمانە بیبەخشین بەوە ئەمڕۆ زۆرترین هونەرمەند بەڵێنیانەوە بێن بۆ ئێرە هونەرمەندان میدیا حسین هونەرمەند کاروان خەباکی کاروان شارەوانی ئەوە کاک شیرین عەبدوڵڵا سوپاسێکم کە لێرە چەند گۆرانیش پێشکەش کرد وە کاک ئاوات مۆریاسی کاک تایر مۆریاسی بەتەمای هەروێ بۆ ئێرە کاک هەواڵ کاک شەماڵ پێنجێنی وە کاک عومەر گەرمێنی ئێستا داوا لە هەردوو برای بەڕێز کاک هەواڵ ئەکەم و هەروەها لەگەڵ کاکە عومەر گەرمێنی بە دووقۆڵی چەند گۆرانێک پێشکەشکن حەزشەکەم گۆرانەکان ئەوەی شاد بێ بەس بۆی دڵی ئەوانە بلەرزێنێتەوە و ئەزان نەتوانن بەم هەموو نەهامەتێ بەم هەموو خێرانە خەبەت کەنە دڵی ئەوەی بە دڵ شادەکەن کاک هەواڵ و کاک عومەر گەرمێنی یەکەم دڵسۆز کە گەیشتە ئێرە کاک ئەحمەد کوڕەداوی چەپڵێ بە کاک ئەحمەد چەپڵە بۆ کاڵ ئەحمەد بۆ فەرماندە یەکەم دڵسۆز کە هات بۆ ئێرە بۆ ئەم کەمپینە کە هاوکاری خۆی کرد بە هەڵپەڕکێ لە هەمومان ئازادتر بۆ شو هەڵپەڕی زۆر فەرماندەیتر زۆر فەرمان تۆ فەرماندەی ئەحمەد کوڕەدایە تۆ هاوکارمان بە هونەرمەندان وەرن وەرن ڕۆژێکە ئەمڕۆ با سفرەی ئەو خۆشەویستانەمان پڕکەین الله يحفظ زيادة جورك الورين دزقرة شاية صفلة الرزانة ولا وشنا